هێرشی ئاسمانی فڕۆکە جەنگیەکانی ئەمریکا و هاوپەیمانەکانی بۆ سەرچەکدارانی دەوڵەتی ئیسلامی ناسراو بە داعش لە 8 مانگ نزیک بۆتەوە. هەفتەی ڕابردووش با بەراورد بە هەفتەی پێشووتر ژمارەی هێرشەکان زیادیان کردووە. هەفتەی ڕابردوو هاوپەیمانان 101 هێرشی ئاسمانیان کردوتە سەر چەکدارانی دەوڵەتی ئیسلامی کە 67 هێرشیان لە عێراق و 34 دیکەیان لە سووریا ئەنجام دراون. لە کوێ 67 هێرشەکەی سەر عێراق 21 هێرشیان لە شاری تکرید ئەنجام دراوە کە بۆ پشتیوانی هێزە عێراقیەکان بووە لە میانەی دەستپێکردنەوەی ئۆپراسیۆنە سەربازیەکان بۆ کۆنتڕۆڵکردنەوەی شاری تکرید کە پێشتر هیچ هێرشێک لە کاتی ئۆپراسیۆنەکە ئەنجام نەدرابوو. هێرشەکانی تریش 12یان لە نزیک مووسڵ و 10 هێرش لە نزیک فەلوجە و 6 هێرش لە نزیک تەلعفەر و شەنگال و 3 هێرشیش لە نزیک ڕوومادی بووە. هێرشەکانی تریش لە چەند ناوچەیەکی عێراق بووە. هێرشەکانی سەرسووریا کە 34 هێرش بووە لە نزیک کۆبانێ و ڕەقا ئەنجام دراون. بە جۆرێک 32 هێرش لە نزیک کۆبانێ بووە و 2 هێرشەکەی تر لە نزیک ڕەقا ئەنجام دراون. بەراورد بە هەفتەی پێشووتر فڕۆکە جەنگیەکانی هاوپەیمانان 23 هێرش زیاتریان کردوتە سەر چەکدارانی داعش لە کاتێکدا هەفتەی پێشووتر 78 هێرش کراوەتە سەر چەکداران کە 51 هێرش لە عێراق و 27 دیکە لە سووریا ئەنجام دراوە. لە 19 مانگەدا ستیڤ وارن وتەبێژی وەزارەتی بەرگری ئەمریکا پنتاگۆن ڕایگەیاند هێزی هاوپەیمانان لە سەرەتای دەستپێکردنی هێرشەکانەوە زیاتر لە 2890 هێرشی ئاسمانیان کردوتە سەر چەکدارانی دەوڵەتی ئیسلامی لە عێراق و سووریا بە جۆرێک زیاتر لە 1630 هێرشیان لە عێراق و زیاتر لە 1260 هێرشی تریان لە سووریا ئەنجام دراون. باوتەی فەرماندە سەربازیەکانی هاوپەیمانان لە سەرەتای دەستپێکردنی هێرشە ئاسمانیەکان نزیکەی 9000 چەکداری داعش لە سووریا و عێراق کوژراوە. لە مانگی ئابی 2014دا دوای کۆنتڕۆڵکردنی چەند ناوچەیەک لەلایەن دەوڵەتی ئیسلامیەوە لە عێراق و سووریا هاوپەیمانێتیەک بە سەرۆکایەتی ئەمریکا پێکهێنرا با بەشداری 60 وڵات کە هەندێکیان ڕاستەوخۆ بەشداری دەکەن لە هێرشە ئاسمانیەکان و هەندێکی تریشیان تەنها بە یارمەتی سەربازی بۆ هێزە عێراقیەکان بەشداری هاوپەیمانێتیەکەیان کردووە.